باشتان لبيت بینەرانی زانکۆی نۆڵج زۆرێک لە ئێمە ئاشنانین بەوەی کە چ جۆرە فڵچەیەک یاخود هەویرێکی ددان بۆ دانمان بەکاربێنین بێگومان ئەگەر بە شێوەیەکی باش ئەو جۆرە هەڵنەبژێرین ئەوە کاریگەری خراپ و نەرێنی لەسەر ددانەکانمان دروست دەبێت. من ئێستا دکتۆر دانا محەممەد سپۆر لە بواری کیمیایی دەرمانسازیم لەگەڵا. دکتۆر دانا سڵاوت لێبێت. دکتۆر چ جۆرە فڵچەیەک بەکاربێنین بۆ دانەکانمان باشە؟ خۆی لە ڕووی زانستیەوە دەتوانین فلچەکان پۆڵی بکەین بۆ دوو شێوە. شێوەیەکیان بە پشبەستن بە توندی یان بڵین ڕقی هەر تاڵێک لەناو فلچەکە کە دەکرێت بڵین ئەو فلچەیە نەرمە یان مامناوەندە یان ڕقە. چونکە ئەوانەی خۆتان دەزان ئەوانەی ددانیان هەستیارە ناتوانن فلچەی ڕق بەکاربێنن، یان ئەوانەی هەر ئیشی و کارێکیان بۆ کراوە بۆ بایەخدان بە پوچیان یان دەتوانین بڵین پوچیان ناسکترە لە خەڵکتر ئەوانیش ناتوانن فلچەی ڕق بەکاربێنن کە تاڵەکانی ڕقە. بۆ ئێوە باشتر وایە پرسیار لە دەرماساز بکرێت لە دەرماخانەکان یان کە نەخۆشەکە سەردانی دکتۆری ددان دەکا ئەو پرسیارە لە دکتۆری ددانەکەی بکاتەوە تا بۆی دەستنیشان بکە کە ئەو دەبێت ئەو فلچەیە نەرم بێ یان مامناوەند بێ یان ڕق بێ. ئەوە نیوەی پرسیارەکە. نیوەکەی تری من ددانم هەستیارە، ئەگەر ددانی من هەستیار بوو ئەوەش لەوانێت دەرمانسازەکە نەیزانێ بۆی باشتر پرسیار لە دکتۆری دانەکە بکەیت. ئەگەر دانم هەستیار بوو لەو بارەشدا ناتوانم فلچەی ڕق بەکاربێنم، دەبێت بێمە سەر فلچەی نەرم یان مامناوەند. یان ئەگەر ددانم تەقویم بڕاکێت پێ دەڵێن ئۆرتۆدۆنتیک یان جسروشتم بۆ کرابوو لەو کاتەش فلچەی تایبەت هەیە بە ئۆرتۆ دەبێت ئەو فلچەیە هەڵبژێرم. بەڵێ باشە چ جۆرە هەویرێکی ددان بەکاربێنین بۆ دانمان؟ لە بابەتی زۆری هەویری ددان خۆتان دەزان 6 کێشەی سەرەکیمان هەیە بۆ کە ڕوبەڕووی زۆرەمان دەبێتەوە وەک گیر و گرفتی ناودەم. ئەگەرچی خەڵکی زۆر لە سپیکردنەوە دەپرسن، لە سپیکردنەوەش دەبێ وریابی. ئەو پرسیارش دکتۆری ددان وەڵامی دەداتەوە کە تۆ تەبەقەی مینایەکە چینی مینای ددانت چەندە ئەستورە. بەرگەی ئەوە دەکرێت من فلچەیەکی سپیکردنەوەی ڕق بەکاربێنم یان فلچەیەکی سپیکردنەوەی مامناوەند بەکاربێنم. لە کێشەی دووەمدا ئەگەر من ددانم هەستیار بێ دەبێت فلچەیەکی تایبەت بەکاربێنم، ئەومان باس کرد. دەبێت هەویرێکی تایبەت بە هەستیاری ددان بەکاربێنم کە دەبێت دوور بێ لە مادە سپیکەرەوەکان، ینی هەویری ددانەکەم سپیکەرەوە نەبێ بە هیچ شێوەیەک. ئەگەرچی خەڵکی زۆر ددانی سێنسیتیڤە و هەویری سپیکەرەوە بەکاردێنێ ئەلێرە زۆر بەمان تووشی کێشە دەبین. یان من پووکەکانی دەمم تووشی هەوکردن بووە بەس من هەر نکۆڵی دەکەم لەوەی کە هەویرێکی سپیکەرەوە بەکاربێنم کە لەوەشدا هەر هەڵین. کە ئێستا لە ماجی ڕەمەزانی پیرۆز داین خەڵکەکی زۆر مەسەلەن دەبێ هەویری دانەکەی بگۆڕێت دەست بەردا لە سپیکردنەوە. ئەگەرچی ناتوانین دەستبەرداری هەویری دانمان بین لە هەستیاری لە باری هەستیاری، بەس دەکرێت بەو ئاراستەیە بڕۆین کە هەویری ددان هەڵبژێرین بۆ دەمخۆشکردنی ناو دەمودانمان. هەویری تایبەتتریش هەیە بەوانەی کە مەسەلەن تووشی کێشەیەکی تایبەت بوون یان هەندێک وەکو دەڵێن براکێت و تەقویمیان هەیە کەوانە پێیان دەڵێن ئۆرتۆ دەبێت لەو جۆرە هەڵبژێرن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر دانا بۆ میوانەکەم، سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون.